لێرەشەوە وعدت پێ ئەدەم کە خاو ئەبین بە خاوەنی برنجێکی دەرەجە یەک جیاوازی برنجێکی ئاسایی لەگەڵ ئەو برنجی کە ئێستا تۆیا کردوتە لە ڕێی ڕێژەنی برنجەکە خۆی و لە ڕێی سەرفکردنی ئاوەوە چەندەکە من لێرەوە پرسیارەکە ڕوبەڕووی خۆتەکەمەوە باشە ئەگەر لە ئێستادا لەم بێ بارانی و بێ ئاوی و بێ بەفریدا ئەگەر برنجێک ئاوە ئەنجام بدرێ و ئاو کەم سەرفکە بە کەمترین شێوە تۆ ناوێنێکی وایە کەواتە ئێستا ئێمە ئەتوانین لە هەر شوێنێک سەرچاوەیەکی ئاوێکی کەممان هەبێ بۆ ئەوەی شیناییە بکەین تەماتەیە بکەین هەنارەکانیش بکەین ئێمە توانین هەمان برنجیتی ئەنجام بدەین بۆ لەبەرەوەی من بڕوان پێ بکە ئاوی باخەکەم ناکوژێن بۆ چکە تاقە شەمسیشە نامەوێت لەبەرەوەی گڕە و گەرما و بێشێیی هەیە ئێستا نامەوێت بێشێ بێ باخەکەم لەبەرەوەی ئیمساڵ بە ئیزنی خوا کۆمەڵە فستیڤاڵم بەدەسوێ زوو هەنارەکان پێشکەون بۆی بتوانین هەنارەکان نەکاتە کاتی سەرماکە و پتەقەیە من شێم دروست کردو کە کەواتە ئاوێکی زۆرتریەوێ بەڵام هەرسێری برنجەکە کە مقارنەی کە لەگەڵ ئەو هەنارا بزانە ئایا ئەو برنجە من ئەو چاڵی کە بەمە بەسدامنا و ئاوگلەداتۆ 3 ڕۆژ 4 ڕۆژ سەری ئاوێتی تێ بکرێتەوە هەردایمە چیەکە وەگە ڕایتەری سیارە دێورانەکە ئاو کەواتەیە تۆ بۆ سەرۆ و ئەچێتۆ خوارە بۆ چاڵەکە کەواتە ڕێژەنێکی کەم ئەو ئاوەی کە ئەو ئاوەی کە چێت تا زەویەکە هەڵێمژێ فقط ڕێژەنی کەمەویش کاتی خۆی من زەویەکەم مەساو کردووە تێرم کردووە وەکوایە ئیسفەنجێک چۆن تەڕ ببێت جارێکی ئاو هەڵنابژێتەوە و تۆزێک تایمەکینەشم بردو بە سەریا تەڕم کرد و تایمەکینم بردوویتەوە ئەرە ئاو هەڵنابژێ بۆیە لە ئاوا ئەوە هەر باز ناکرێت مقارنێکی لەگەڵ مەرەزەی خۆمان و زووە چکە چەندێک برنجەکەی خوارد 100 بەرابەر ئاو لە دەستمان دەرەچووە ڕۆشتە خوارە و بەفی ڕۆڕۆی بەڵام ئێستاوە لە خوای گەورە بە زیابشتێکی زۆر سەرکەوتووە بگرە متابعی کراوە لە جنوب بۆیە مدیرە عامی کشت و کاڵی جنوب بە پێی خۆی بێتە ئەم کێڵگەیەوە شتێکی زۆرە و دواییشە پێشم و تەنانە پێم وتم ڤیددیۆیەکشم بۆ بکە بڵێەوە ماڵی کوردەچکەوە بیرۆکێکی کوردەدایەناوە زۆر بە خۆشحاڵی شۆوتی و داواشی کردوتی من 33 ساڵە ئەکادیمیم داواکەم لە ئەکادیمیەکان بێن لەم کێڵگەیە کۆمەڵێک شتی تازەگەری ببینن جا بۆ یەگەرەوە مویم نەبووایە لای بەعزی قسەی نەکرد و منیش دێرەوە ئەڵێم ئێمە ئێستا بێ و ساڵێکی تر بێ و 2 ساڵی تر بێ بەرەو کەشێکی ناگونجاوە ڕۆین و من تا بگرە ڤیدۆمەیە بۆ تاریخ 12 ساڵ لەمەوە پێش 12 بۆ 11 ساڵ لەمەوە پێش من لەسەر تەوێڵە و بیارە و ئەحماوە قسەم کردووە کە گوێزەکانی باوباپیرانمان لە ناوەچن ئەبێمە هەڵسین هیچ نەبێ دارە ساقەکانمان کە ئێستا ژیانەکە نێڵین وشک من بەڵام بەداخەوەی سەبەرە وشک بوونە ڕۆن بە پێی پێویست نەمانتوانێت ئیشی لەسەر بکەین ئەوە باباسێک لە ئاوەکەی باباسێت لە دانەکەی بکەین بەرهەمەکەی 2 جۆر مەرەزەمانەیە جۆرێکیان بە شەتڵکردن ئەویان شەتڵە هەر برنجێک هەر شەتڵێک هەڵتکەن لە شوێنی خۆی برتە شوێنێکی تر ناشتۆ هەروەکوایە دارێک متور بکەیت و ڕێژەنێکی زۆرت باتی و بەرمێکی جوانت باتی ئەمە هەڵکەندنی و ناشتنەوەی بۆ لەبەرەوەی تۆ بە قیازەی ناژی بۆ نمونە تۆ شەتڵێنیت لێرە ئەی ناژی مقابلەکەی 20 سانتیم بستێک شەتڵەکەی تر دوورە لی کەواتە بە چواردەورا چیەکە ئەمە بنجە کوتێ لەباتوی گوڵەیەکی زعیفت بادێ وەکو چۆن ئێستا مەسەلەن گەنم ئەوە شێنین بە قەوتوکی سەرگەنمەوە شێنین سەرەکەی گوڵێکی زەردی لاواستە هاتێ بەڵام لێرە کە تۆ بە شەتڵت کرد ئەمە هەر خۆی متروبەیەکی بۆ خۆی وەرگرت دووش 20 سانتیم لە یەک دوورن کەواتە یەک گوڵ ئەبێ بە 20 گوڵ بە چواردەورە بۆ لەبەرەوەی مسافەی هەیە ئاوە گەرم نابێ ئەزەویەکە ئەمە وەکو بڵێ دەباتی گوڵێکم دەستکەوت لێشا 20 گوڵم دەستکەوت دوو ئەگەر بینە سەر ئەوەی کە تام بۆن لە چیوە ئێمە من ئەو بیرۆکەیم بۆ هاتووە کە با ئێمە ڕاتێتەرێ دروستکەین و لە پاڵیا سلندەرێ دروستکەین ئەوە بوو سیارەیەک بوو بە هۆکاری ئەو بیرۆکی کە من مێشکم بێ بەوەی کە بتوانم سیارەیە دروستکەم ڕادێتەر و سلندەر ئاوەکە دێوران کات جاسێری وەکو سیارەیە گوایە ئێستا بیرۆکەکەی مەسەن تۆ سیارەت هەیە جاخۆگەر هەموو ڕۆژێ ئاوت کرێتە ڕایتر بێت تااقەتە بە هەر بۆنیتەکە بەرزکەیتەوە بەڵامی سەی وایە ساڵەگەر سێری ڕایتر ناکە کەواتە ئەویش لەو بیرۆکەوە هاتوواگەدار بە 8 ساڵ بۆ 9 ساڵ من خەریبم تا گەشتم بۆ بیرۆکەویش ماڵی کابرایە گاوا بێ منشانمدایە بۆ خەریب و شکستمێنا بەڵام خوای گەورەوە بوو ئەو سیارەی بۆ نازڵ کردم
کە سیارەکە پێی پیانابوو منیش یەکسەر ڕۆشتمە سەر فکرەوتم ئەو سیارە بەچی شەکە ئاو بۆ ڕادێتە دێورانە کە بامنیش ئەمە درو هەر ئەو دەقم تەلەفۆن کرد بۆ شۆفڵێک لە سیروانەوە هێناومەتە وێرە لەبەر بیرۆکەم سەر بگرێ و ئێمە ئەگەر ئەوە بکەین هیچ کاتێ زەرەر ناکەین و من لێرەشەوە وعدت پێ ئەدەم کە خاو ئەبین بە خاونی برنجێکی دەرەجە یەک تاوانەوەی شکەیسە تەسویرت کرد زیاتر لە 4 بۆ 5 جۆر برنجە و لەخوای گەورە بەزیابی هەموویم تاقی کردوەوە بەم شێوازە زۆر مهمە و بە باسی لە چاڵی دووەم بکەین ئەو چاڵی کە خەزنی ئاوە لێرەش خەزنی پێگاتی حیوانیە کەواتە ڕادێتەرەکەم پڕکرۆ لە چی لە پێگاتی حیوانی کاتێ و ئاوە لە چاڵەکەوەیەتە ناو ئەم ڕادێتەرە ئەم جارە ئاوەکە بەچی وەچێت و خوارە بەڕێنگاوێکی خۆراکۆچێتە ناوە ئیشاءالله بۆ کاتی گوڵەکەشی لە مانگی نۆ بۆ دەوەرە هەمان بەرنامەی لەکەین و ئەیخینە بەرچای بینەرە.